ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم کاتتان باش. جارێکی تر لەگەڵێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەم هەفتەیە دوو بابەتم هەڵبژاردووە. باسێک سەبارەت بە ئەو قسانەی کە حاکم ڕزگار سەبارەت بە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کردبوونی و بە گشتی دۆخی ناڕەزاییەکان و ئەو باس و بابەتانەی کە ناڕەزاییەکانی مامۆستایان و فەرمانبەران لە کوردستان هێناوێتی پێشەوە و لەو چوارچێوەیەشا قسەکردنێک لەسەر ئەو باسانەوەی ئەو بابەتانەی کە حاکم ڕزگار تەرحی کردوون. بەڵام بەر لەوەی بچمە سەر ئەو بابەتە سەبارەت بە ئەو خۆپیشاندانە سەدان هەزاریە قساکەم کە لە ئەڵمانیا ماوەی چەند هەفتەیە بەڕێکەوتووە. ئەم بەرنامانە ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە. خوازارم ئازیزانێک کە بینەری بەرنامەکەن لە ڕێگەی خوانەوە لینکی بەرنامەکە بڵاو بکەنەوە و هەر هاوڕێیەکیش چ بە کۆمنت چ بە لایفیش ئەوێت بەشدار بێ ئەتوانێت ئاگادارم کاتەوە من لینکی بەرنامەکە لە ڕێگەی ماسنجەرەوە ئەتوانم بنێرم، هەر لە ڕێگەی ماسنجەری خۆمەوە ئاگادارم کاتویا لێرە بە کۆمنت پێم بڵێ لە ڕێگەی ماسنجەری فەیسبووکەوە ئەتوانم لینکەکەی بۆ بنێرم بێ ڕاستەوخۆ بەشدار بێ. بەشداری ئێوە ئەتوانێت بابەتەکە دەوڵەمەندتر بکەوە. بەگشتی پێم خۆشە لە کۆتایی هەر بابەتێکیشا گەر سەرنجێک پێشنیارێک ڕخنێکتان هەیە بە کۆمنتیش ببینووسن بۆی سەبارەت بەم بابەتانە قسە و باسی زۆرتر بکەین. دیارە ئەمڕۆ 4 فەبریوەریە و ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت. وەکو هەمیشەش بیری ئازیزان بێنمەوە کە گەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. هەڵا سڵاوی زۆر هاوڕێ عەلی ڕێژنا. بەرحاڵ بچینە سەر بابەتەکانمان. وەگوتم بەرنامەی بەشی دووەمم سەبارەت بە ناڕەزایەکانی کوردستان و ئەو هەڵوێستەیە کە حاکم ڕزگار و هەندێک لە مەلاکانی کوردستان لە بەرامبەر ناڕەزایەکانە گرتویانە و ئەو قسانەشی کە لەسەر حیزبی کۆمونیست کردی، بەڵام سەرەتا سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەڵمانیا قسە و باسی بکەین. دیارە لە ئەڵمانیا لە 10 جەنیوەریە راپۆرتێکی ڕۆژنامەوانی بڵاو بووە سەبارەت بە کۆبوونەوەیەک لە نێوان پارتێک کە بە ناوی پارتی ئەلتەرناتیڤ بۆ ئەڵمانیا خود AFD. ئەم پارتە پارتێکی دژە پەنابەرانە بە جۆرێک وەک ناوەنرێ لە ڕاگەیاندنەکانە ڕاستی پەڕگیرە، لە ڕاستیە حیزبێکی ڕاسیستیە و دیارە ئەم سیاسەتمەدارێک چەند سیاسەتمەدە یاخود چەند سیاسی لە ناو ئەم حیزبەیە لە نۆڤەمبەرا کۆبوونەوەیشان لەگەڵ نیۆنازیستەکانە کردووە و لەوێ لە قسە و باسییان لەسەر نەخشەیە کردووە بۆ دیپۆرتکردنەوەی سەرجەم ئەوانەی کە باگراوندی ئەڵمانیان نییە، یعنی هەموو ئەوانەی کە پێشتریش هاتوون بۆ ئەڵمانیا بەبێ لە بەرچاوگرتنەوەی کە پاسپۆرتیان هەیە جنسیان هەیەیانیانە نەخشەیەکی وا دابنرێت کە سەرجەم هەموو ئەوانەی کە تا ئێستا لە ئەڵمانیان و ئێستا لە ئەڵمانیان و باگراوندی غیرە ئەڵمانیان هەیە بنێرهێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. و لەم چوارچێوەیەشا دیارە بەپێی دەستور بەپێی یاساکانی وڵاتانی ئەوروپی کەسانێک کە جنسیەی وڵاتی میوانیان هەیە میوانداریان هەیە یاخود کە پەنابەرن لە وڵاتێک پاژماوەیەک جنسێکی وەرەگرنەوانەی تر وەکو هاوڵاتی وڵاتە حسابن. بەڵام ئەم نەخشەی ئەم ڕاسیستانی ئەڵمانیا بە هاوکاری نیۆنازیستەکان یاخود نازیستەکانی ئەم سەردەما
نەخشەیەکی وایان داناوە کە بەڵێ هەموو ئەوانەی کە پەنابەرن یاخود بە پەنابەری هاتوون بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا ئەژین بنێرێنەوە ئەوانەی کە جنسیان هەیە بە جۆرێک دەمج بوون لەگەڵ مشتەمە ئاوتێکەڵ بوون لەگەڵ مشتەمە ئامشتی لە نێوڵان باخێکی تریان هەمویان بنێرێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان کە دیارە ئەم نەخشەیە لە بۆتە مایەی تووڕەبوون و ناڕزایی فراوانی خەڵکانی ئازادی خوازی ئەڵمانیا و خەڵکانێک کە بە خەمی دیموکراسیەکەی خۆیانەوەن وە خۆیان باسێکن خۆیان ئەڵێن هاتوونە سەرجادەوە لە سێ هەفتەی ڕابردووە لە 20 جەنیوەری خۆپیشاندانێکی چەند سەد هەزار کەسی لە زۆرێک لە شارەکانی ئەڵمانیا ئەنجام درا تایبەتی لە بەرلین و بۆن و لە مینشن و لە چەند وڵاتی تر چەند شاری تر و لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی شەممە 27 جەنیوەری لە شاری هامبۆرگ خۆپیشاندانێکی زۆر فراوان ئەنجام درا و دوێنێش لە شاری بەرلین خۆپیشاندانێکی گەورە کە راپۆرتە ڕۆژنامەوانەکان و میدیایەکان ئەڵێن لە بینی 150,000 تاکو 200,000 کەس بەشداری تیا کردووە ئەوانەی لەم خۆپیشاندانەیە بەشدار بوون زۆر بە ڕۆشنی و بە ئاشکرایی باسیێوانە کرد کە ئێمە داکۆچی لە دیموکراسیەکەی خۆمانەکەین هەندێکیان ئاماژەیان بەوادا کەچی لە هەنگاریاوە لە پۆلۆنیا خەریکە ڕوئەدا و بەو جۆرەکە لەوێ خەریکە چوارچێوە دیموکراسی یاخود دیموکراسی پەڕووباڵەکرێ و ئێمە نامان ئەم کارە لە ئەڵمانیاش ڕووبات و بێتە پێشەوە بەڵام لە هەمان کاتە ئەوانەی کە ڕاپرسیان لە نێوانە ئەکرێ لە ئەڵمانەکان ئەڵێن ئەمە دروستە ئەم خۆپیشاندانە باشە بکرێ و بچێتە پێشەوە بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە دۆخێکی وای هێناوتە پێشەوە کە حیزبێکی ئاوا ڕاستیست کە بیر لەوا کاتەوە خەڵکان لەسەر ئەستاس و بنەمای ئەوەی ڕەگەزیان چێ و لەکوێوە هاتوون مافیان بۆ دیاری بکرێ و مافی هاوڵاتیان پێ بدرێ مافی مانۆیان پێ بدرێت لەم وڵاتیان نا حیزبێکی ئاوا 20% دەنگەکانی هەبێت لە ئەڵمانیا ئەمە تەنها هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کە سیاسەکانی ئەڵمانیا ناتوانن وەڵام بە دۆخی ئەزمەگرت و قەیرانگرتووی وڵات دەنەوە ئەمە پەیامێکی سادە دیتنێکی سادەیە بەڵام لە ڕاستیە ئاماژە بە دیاردێکی قوڵی کۆمەلگاکانی ئەم سەردەمەی غەربەکە ئێمە لە سەر تاپای غەربە دەرگیری قەیرانێکی سیاسی گەورەین سەرمایه‌داری دنیا تووشی قەیرانێکی سیاسی گەورە هاتووە و ئەوەی کە بوو بەرەنجامی شەڕ لە ئۆکرانیا و پەلاماردانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و ئەوەیە بێتە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە لەم هاوینی ڕابردووە کاتی خۆپیشاندانەکانی کرێکارانی کارگەرانی فەڕەنسا لەسەر مەسائلی بڵێن خانە نشینی یاخود کەم زیادکردنی تەمەنی خانە نشینی لەو خۆپیشاندانەیە بڵێن ڕاپرسیەکان نیشانیەدا گەر ئەم لەحزەیە هەڵبژاردن بکرێ حیزبە ڕاستیستیەکەی فەڕەنسا دەسەڵات دەگرێتە دەست لە ئەڵمانیش ئەم حیزبە ئێستا دووەم حیزبە ئەم حیزبە ڕاستیستیە دووەم حیزبی ئەڵمانیایە وەگەیشتۆتە پلەی دوو لە بەریتانیا ئەبینین دووبارە کە ئەم ڕاستیزمەوە ئەم دژە پەنابەریەوە دژی خەڵکی کۆچ کردوو بۆ بەریتانیا لە برەوە بووە ئەوەی کە ڕوویدا لە برێکسیت بەرەنجامی دەرکەوتن و چوونە پێشەوەی ئەم ڕەوتە و ئەم بڵین تێڕوانی نەبوو و دیارە لە شوێنێکی وەکو سویدیشە بە هەمان شت ئەمڕۆ حیزبی دووەمی پەرلەمانی سوید حیزبێکی ڕاستیستیە کە بە هەموو شێوازێک و بە هەموو وەسیلەیەک و ئامرازێک هەوڵی ئەوە ئەداکە کۆمەلگا دوو لەکە کۆمەلگا دوو شەقکاوە ببێتە هۆکاری ئەوەی کە ڕق و چینە و تووڕەییە کە لە کۆمەلگا هەیە بە ئاراستەی پەنابەران و بە ئاراستەی کۆچکردووان بۆ ئەم وڵاتە ئاراستە بکرێت ئەم دیاردەیەکی گشتیە و ڕنگدانەوەی قەیرانیشی گەورەی دنیای سەرمایه‌دارێ بەڕاستی ئەوەی کە ئەبینرێ و ئەوەی کە لە بەرچاوە ئەوەیە کە
دۆخی کۆمەلگا ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپتر هەنگاوەنێەوە ئەم ڕەوتە ڕاستیستیانە بەڕاستی لە سایی نەبوونی هێزێکی ئاڵوگۆڕپێدەری کۆمەڵایەتیە کە کۆمەلگا بەرەو دۆخێکی باشتر بباوە لە بەرامبەر پەلامارەکانی سەرمایهدارانە بۆستێتەوە تەنها ئالتەرناتیوێکە قسە لەسەر گۆڕینی سیستەمی ئێستاکە ئەم هێزە ڕاستڕەوە پەڕگیرانن کە پەیامەکەشیان سەرنجام گۆڕین کۆمەلگایە نەک بە هاراستەیەکی باشتر بۆ مافێکی زیاتر بەڵکو بۆ بەرەو دواوەگەڕانەوە بەرەو دواگەڕانەوە بۆ ڕۆژگارێکە خەڵکەکان لەسەر بنەمای ڕەگەزیان و لەسەر بنەمای باگراوندیان پۆلێ نەکران. سیاسەتمەدارەکانی ئەڵمانیا قسەیەکیان سەبارەت بەم باسە کردووە کە لەم پرۆژەیە هاتوۆتە پێشەوە لە نێمە تێگەین واگەر قسە لەسەرەواکەین کە ئەبێ دەرس و ئەزمون لە مێژوو وەربگرین ئەم قسەیە نابێت تەنها قسێکی سەرزارەکی بێ. شۆڵز شتێکی لەم بابەتی وتۆ ئاماژەی بەوە داوە کە کاتی خۆشی بەر لەوەی کە جووەکان لە ئەڵمانیایە قەتڵ و عام بکرێن و هۆڵۆکەس بێتە پێشەوە لە ڕاستیە ئەوەی کە تەبلیغات دەکرا ئەوە بوو کە باز لە کۆچپێکردنی جووەکان بوو یاخود دەرکردنی جووەکان بوو یاخود ژێر پۆڵێنکردنی کۆمەلگای ئەڵمانیا بوو لەسەر ئەساسی ئەوەی چێ ئەڵمانی ڕاستەقینەوەی ئەڵمانی ڕاستەقینە نییەوە ئەمە ئەو ئەزمونە بوو کە لە ڕابردووە بۆ هۆکاری هۆلۆکۆز و بۆ هۆکاری شەڕی دووەمی جیهان و ئەمڕۆ سیاسەتمادەرەکان دووبارە ئاماژە بەوادە بەڵام چی ئەتوانێت بەربەمە بگرێ لە حاڵێکا کە لە ڕاستیە لیبرالیزمینەوە ئەو دەسەڵاتە لیبرالی کە لە ئەوروپایە مایە پوچ بووە و ئیفلاسی دیارە سیاسەتەکانی کە بەکاری دێنێتتا و جێگایی کە ئەتوانێ لەلایەن دەوڵەتەکانەوە پیادە بکرێت سیاسەتی دژی خەڵکی هەژار و کارگەر و زەحمەتکێشی ئەم وڵاتانەیە سیاسەتێکە بۆ زیادکردنی ئاستی قازانج بۆ برودان بە قازانجهێنەری کۆمپانیاکان و تا دێ قەڵەشتی چینایەتی فراوانتر و فراوانترە بێتەوە کە ئەمە دۆخێکی تووڕێی و بێزاری دروست کردووە و خەڵکی وا لێ کردووە لە بری ئەوەی کە موسەبی بە ڕاستەقینەکانی خۆیان بین ئاسانترین ڕێگا ئەوەیە کە لۆمەی پەنابەرانێ بکەی کە هاتوون لێرە ئەوانیش ئەیانوێ ژیانێکی مەمرە و مژی بژین ئەوان بە هۆکاری هەموو ئەم قەیرانە بزانن و هۆکاری هەموو ئەم دۆخەنا لەبارەی بزانن کە لە وڵاتەیە پێک هاتووە. بەرحاڵ یەکێک لەو شتانی کە وتری و باسەکرێ لەم چوارچێوەیە قسە لەسەر ئینتیگرە نەبوون یاخود تێک شێژ نەبوونی خەڵکانی تازە هاتووە بۆ ئەم وڵاتانە پەنابەران بن یاخود کۆچکردووان بن لەگەڵ کۆمەلگایە ئەوەی کە هەمیشە لە پراوێزی کۆمەلگای ماونەتەوە تێکەڵ بە کۆمەلگا نابن بەو جۆرە دیارە ئەم دیدە بە بۆچوونی من دیدێکی کەمێک تاکلایەنەیە بەوەی کە کۆمەلگا بە کۆمەلگایەکی چوونیەک ئەبینێ بە کۆمەلگایەکی هاوتا ئەبینێ هەموو شتێکی ئەم کۆمەلگایە وەکو یەک ئەچێوانی کە لە دەرەوە دن تەنها ئەوانن کە غەریبن لە حاڵێکە خودی کۆمەلگای سەرمایهداریدا بەشبوو بە چینی جۆر بە جۆر ئەوە تەنانەت ئەم چینانە لەگەڵ ژیانی ڕۆژانەیانە کولتوری تایبەت بە خۆشیان پێک دێن دروستەکەن کولتوری خەڵکی کارگەر و زەحمەکێشی ئەوروپا هیچ کاتێک لە کولتوری چینی باڵا دەستی ئەوروپا یەک نەبووە و هەمان کەلتوریان نەبووە هەمان پێکهاتیان نەبووە تەنانەت لە شوێنیشی وەکو بەریتانیا قسە لەسەرواکە تەنان زمانەکەشیان لێکتر جیاواز یعنی و زمانێکی قسەشی پێکەن زمانی چینی باڵا دەست و چینی ئەشرافی کۆمەلگا لەگەڵ زمانی کۆمەلگا بەگشتیوە بەتابەت چینی کارگەر و زەحمەتکێشەکەی جیاوازێکی بەرچاویان هەیە ئەمە ئەو حقیقەتەیە کە ئەمە بیزانین وەختێک کە قسە لەسەر ئینتیگرێت بوو نەکرێ باسەکە لەسەر ئەوە نییە کۆمەڵی خەڵک هاتوون ئەوان کە غەریبن بەم کۆمەلگای گویان کۆمەلگای هەمووی چوونیە کە هەموو وەکو یەک وایە هەموو لێگەچن بە یەک ماهیەتیان هەیە بەڵام ئەوانەی کەیەن لە دەرەوە ناتوانن تێکەڵ بەم کۆمەلگان کەمە دیدێکی نادروستە بۆ چوونی من بەڵام لە هەمان کاتە ئەگەر مەسەلەکە سەبارەت بە فێربوونی یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە بێت تێکەڵبوون بێ لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی ئەم وڵاتەیە تێکەڵبوون بێت لەگەڵ
خەبات و ململانێ و ئەو کێشانی کە لەناو ئەم کۆمەلگایە هەیە و وەرگرتنی ئەو فەرهەنگە بێت لە ڕووی بڵێن کارکردنەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی مامەڵەکردنی یەکترەوە لە ناو خێزانە چی وا ئەکا کە ئەم ئەقلێتە کە دێن لێرە ئاوە پەراوێز بکەون و نەتوان تێکەڵ بن لەگەڵ کۆمەلگایە ئەو حقیقەتێکە کە خودی سیستەمەکە خودی ئەم نظامە خودی و نظامە ئابووری کە دروست بووە تەشجیعی ئەماکە ینی شوێنێکی وەکو ئەڵمانێکان باسێتیاکری ئێستا قسە لەسەر ئینتیگرە نەبوونی ئەوان ناکرێت کە لە دەرەوە هاتوون ماوەیەکی دوور و درێژ کارگەرانێکە هاتن بە کارگەرانی کۆچکردویان ناوەبردن بە کارگەرانی میوانیان ناوەبردن گەست ئەربێتە ئەوانە بوون کە لە تووشیاوە هاتمون بۆ نمونە لە دوای لە شەستەکانە بە تایبەتی لە ئەو گەشە و هەڵدانەی ئەوروپای و تابەتی ئەڵمانیا بەشداریی زۆر بە چاویان کردووانە بەڵام ئەوانە هەمیشە وەکو گەستار بێتە وکووانە کامە کرێکاری میوانە ناتون کارمان بۆکەن و پاژۆی کارەکەیان تەواوی ئەڕۆنەوە بۆ وڵاتەکەی خۆیان وەکو ئەمە مامەڵاکران و ئەمە بوو وای لێکردن لە پراوێزی کۆمەلگایە بمێننەوە و تەنانە قسە لەسەرواکە کە جیلی سێمیشان ئەڵمانیشی زۆر باش قسە ناکەن و تێکەڵ نەبوون لەگەڵ ئەم کۆمەلگایە بەو ڕادەی پێویستە وابێ خودی ئەو سیستەمە کە کارگەری ئەوێ بۆ کارکردن بەڵام نەک بەشێک لە ململانی و کێشە کۆمەڵایەتەکان واکە کە ئەم بەشە لە چینی کارگەری ئەم وڵاتە کە باگراوندیان غەیری ئەوروپیە نەتوانن تێکەڵ بن لەگەڵ ئەم کۆمەلگایەوە شوێنی خۆیان بگرن بۆ بەرحاڵ ئەوەی کە ئەم چینی کارگەرە بڕوا زۆرتر خەریکی ئەوە بێ لە مزگەوتا بێت و لەوێ کۆ ببێتەوە و لە دەوروبەری بیر بۆ چوونێکی ئاینی ئەوانە پەیوەندی لەگەڵ یەکترا دروست بکەن و لەناو ئەم کەلتوریا بژین بۆ سەرمایهدارانەوە بۆ دەوڵەتەکان مەسرفێکی کەمتری هەیە تا ئەوەی ئەم کارگەرانە لەگەڵ نیقابەکانە تێکەڵ بن شوێنی خۆیان لەناو سندیکا کارگەریەکانە بگرن وەکو چۆن کارگەرانی ئەم وڵاتە خەبات بۆ دانە بەدانی خواستەکانن و داواکاریانەکانیان کەن وە هەمیشە و بەردەوام لە ڕێگەی سندیکاکانیانەوە ناڕزاییان دەربڕیەوە بەشێک بوون لە ململانی و شێشەکانی ئەم وڵاتە گەر ئەوانیش ببن بە بەشێک لەم چینی کارگەرە زۆر لەسەر سەرمایهداران و ئابووری ئەم وڵاتانەشەکەوێت تەنانەت ینی لە ڕاستیە چاوکرانەوەی ئەم خەڵکەکە لە دەرەوەی وڵاتەوە دێن لە ئەم وڵاتانەیە بە یاساکان بەوانەی مافیان چییە و چۆن ئەتوانن ئەم مافانەی خۆیان بەدەستبێنن هەمیشە پێچەوانەی قازانج و بەژەوەندی چینی باڵا دەستی ئەم کۆمەلگایانە بۆ هەر بۆیە هەمیشە و بەردەوام لەم بابەتەوە زۆرتر ئەوەی کە تەرژیع و پاڵپشتی لە تێکەڵبوونی خەڵک لەگەڵ خەڵکی تازە هاتوو لەگەڵ کۆمەلگای میزبانە یاخود میواندارە بکرێ زۆرتر پاڵپشتی و تەرژیعی دابڕکردنی ئەم کۆمەلگای لە یەکتر کراوە ئەمەیە وای کردووە کە ئەم دۆخە بەم جۆرە کە ئەیبینینوانە پاش چەند ساڵێک لە درێژەی خۆیان ئەکاتە ئەوەی کە جیاوازێکی گەورە ئەکەوێتە نێوان ئەو خەڵکەوە کە لە وڵاتانی ترەوە هاتوون لەگەڵ کۆمەلگای ئەوروپایە دیارە قسەیەکیش لێرە لەسەر ناردنەوەی پەنابەران یاخود ناردنەوەی خەڵکانی بە باگراوند غیرە ئەڵمان کراوە وەک ئەوەی کە ئایا بەڕاستی لە ڕووی قانونیەوە چەند بکرێت ئەمە ئەنجام بدرێ یاخود یاسای بۆ بدۆزنەوە یاخود دەستوری بۆ بگۆڕیامە بەڵام لە ڕووی واقعیەوە ئایا ئەمە ممکنە ئایا ئەڵمانیایە کە بە هەموو پیاوانەکانی خەریکە ئاستی تەمەنتیا ئەچێتە سەرەوە و خەڵک لە دوای 65 و 66 و زۆر بڵین زۆرترین وڵات کە کاری تیاکرێ 67 لەوە زیاتر ئیتر خەڵگەچێتە خانە نشینیەوە بەڵام تەمەەن خەریکە لە 83 و 84 و 85 تێ ئەپەڕێ معدلەکەی ئایا لە شوێنێک و لە وڵات لە جێگایەکی ئاوایە گونجاوە دەستی کارێکی هەرزان کە لە دەرەوەی وڵات بە گەنجی بەلاوی بە تەواوی ئەنەرژی و ڕوەکاتە ئەم وڵاتانە و لێرەش تەنانەت لە بواری مناڵ دروستکردنە هەمیشە لە پێشەوەی خەڵکانی ئەوروپاون ئەمانە وە دەربنیت و پێدوابێ ئەتوانی لە ڕووی دیموگرافی و کێشەی گەورەت بۆ دروست نەبێ
بڵێن دیموگرافی بەس باری دانیشتوانە تەمەنی دانیشتوانە وەختێک کۆمەلگایشی لەم بابەتە کە مناڵداری تایە یاخود مناڵهێنان تایە پرۆسەیەکە پەچی ئەەکەوێ لەلایەکی تریشەوە بەربەوە ئەگرێکە خەڵکانێکی غەیری ئەوروپی بێن لێرە جێبگرن ئەوانە دەرگیری کێشەی گەورە ئەبێ بۆ بەڕێوەبردننی کۆمەلگای یاخود ئەنجامدانی کارە سادەکانی ناو کۆمەلگا بەم ئەتیبارە لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادیەوە ئەمە ئەساسەن پێچەوانەی هەموو یاسای اقتصادیەکانەوە و پێچەوانەی هەموو پێداویستی ئابوووریەکانی ئەم کۆمەلگایانێ لەلایەکی ترەوە باسی پەنابەرانەکرێت کە دێن لێرا بن بە بێکار و خەریکن پارێ سۆشیال وەرەگرن و لەم بابەتەوە بەشدارێکی ئەوتۆ لە بەرهەمهێنانی ئەم وڵاتیان ناکەن کە ئەمانە هەمووی مۆبایلەغاتێکی زۆر گەورن و هیچ ئەرقام و هیچ ژمارەیەکیش ناتوانێت پشت ڕاستیان کاتەوە بەشێک یاخود توێژاڵێکی دیاریکراو لە بەشێکی دیاریکراوی دنیاوە کە هاتوونەتە کۆمەلگایشی وەکو سویدۆ بۆ نمونە ڕەنگە هەندێک لەم شتانیان بەسەرا تەطبیق ببێ کە لە ڕادەیەکی زۆرتر لەوەی کە خەڵکی سوید یاخود جاریەکانی تری ناو سوید بۆ نمونە کارەکەن ئەوان کەمتر کارەکەن و زۆرتر خەریکی بەکاربردننی ئەو بڵین دەستەبەریە کۆمەڵایەتیانن کە فەراهەم بۆ لە وڵاتانەیە بەڵام ئەمە زۆر کەم و زۆر لاواز و زۆر بڵێن بێکاریگەریە لە چاو کولی هەموو دیمەنەکەیە حقیقەتەکەی ئەوەیە کە بەشی زۆری ئەو پەنابەرانە لە بەرهەمهێنانی ئەم کۆمەلگا لە کاروباری ئابووری ئەم کۆمەلگایە بەشداری زۆر بەرچاویان هەیە بەشداریەکیان هەیە کە ئەگەر بێت و ڕۆژێ لە ڕۆژان بۆ نمونە ئەو هەنەکە لە سویدا دیارە بە ئێمەماناڵێن سەر ڕۆژەکە سەر ڕەشەکانی کۆمەلگای سوید بۆ نمونەمان بگرن ڕۆژێک لە ڕۆژان هەموو پێکەوە تەواوی جومگە ئەساسیەکانی ئابووری ئەم کۆمەلگایە پەچیەکەوێت نە تەکسیە مێنێ کار بکە نە پازە مێنێ کار بکە بەشی زۆری شەمەنەفەرەکان لە کارەکەون نە هیچ پیرێک یارمەتی ئەدرێ بەشی زۆری مەکتەبەکان بە تایبەتی ڕەوزەکان دائەخرێن و بەشی زۆری چێشخانەکان دائەخرێن بەشی زۆری وتێلەکان کار ناتوانن بکەن و بەڕاستی تەواوی کۆمەلگا بێتە زبڵدانێکی گەورە ئەوەی کە سەرڕەشەو هاتووە لە وڵاتانەیە لەم بوارانەیە کارەکەەوە بەشی زۆری کارگەران لە ناو ئەم کەرتانەیە برێتی لەوانەی کە لە دەرەوەی سویدەوە هاتوو لەبەرەوە ئەمە هەرگیز ڕاست نییە و مبالغەیەکی زۆر گەورەی ئەکرێ بەڵام بە فەرزی حاڵ تەنانەت دەگەر هەموو ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتیشەوە هاتوون لە دەرەوەی سویدەوە هاتوون لێرە نیشتەجێبوون هەمویان سەر لە بەریان ببن بە بێکار دووبارە بێکاری بۆ خۆی بۆ سیستەمی سەرمایه‌داری ضرورەتێکی دووبارە بەرهەم هاتنەوەی سیستەمەکە و دووبارە بەرەم هاتنەوە دووبارە کارکردنی ئابووری ئەم کۆمەلگایە شتێک لێ لە علمی اقتصادا پێوترێ چەماوەی فیلیپ یاخود فیلیپ کەرف ئەمە باسێکە خود معادلەیەکە پەیوەندی نێوان هەڵاوسانی ئابووری لەگەڵ بێکاریەوە قسە لەسەرەوە کرێت چەندێک بێکاری کەمە بێتەوە ئەگەری ئەوەی کە هەڵاوەستانی ئابووری زۆرتر بێ زیاترە بێ و بە جۆرە لە جۆرەکان تەوازنێک ئەبێ دروست ببێ لە بینی هەڵاوسانی ئابووری و بێکاریە کە ئەو تەوازنە لە خاڵێکی وایە بمێنێتەوە کە بتوانێت ئابووری تایە بچێتە پێشەوە و بۆیە مستەلاحی بۆ نمونە بێکاری سروشتیان هێناوەتە پێشەوە یانی ئەوەی کە پێی وترێ کارپێکردنی تەواوی کۆمەلگا یاخود کارکردنی تەواوی کۆمەلگا هەمیشە قسە لەسەرەوەی ڕادەیەک لە بێکاری سروشتی ئەبێ لەم کۆمەلگانەیە بوونی هەبێ ئەو بێکاری سروشتی لە هەفتاکانە وەکو ئەو کاتی مێلتۆن فرێدمان و ئەوانە باسییانە کرد ڕادەی بێکاری سروشتی لە 100 بوو ئەمڕۆ باسی لە 105 لە شوێنێکی وەکو سویدا بانقی ڕێکسبانکە بانقی مرکزی سویدە لە ساڵی 2014 بوو پێما بێ
کە هەڵبژاردن کرا لە هەڵبژاردننی 2014 پامێکیدا بۆ هەموو حیزبەکان پێیوتن وتی کە ئێوە زۆر قسە و سەبارەت بە کار پێکردنی گشتیەکەن کە هەموو خەڵک کاری هەبێ بە تەواوی بەڵامە بێ ئاگاداری ئەوە بن کەمە ناکاتە سفر بێکاری سفر بێکاری کارەساتە بۆ کۆمەلگا بێکارە بێ هەبێ لە کۆمەلگایە و ئەو ڕادەی کە ئێمە ئەمڕۆ بە مناسیب و بە گونجاوێ زانین بۆ سوید 6.8 لە 100 ینی لە هەر 1000 کەسێکە کە ئامادەیە بۆ کار بۆ ئەتوانێت کار بکە ئەبێ 6 لە ماڵەوە بێداوای کارکە و کاری دەست نەکەوێت بەم جۆرەیەکە ئابووری ئەڕوات و ئەتوانێت نێگەشە بکە بەم معنایە تەنانەت هەواوی ئەوانشی کە لەم ساڵانەی داهات دواییە هاتوونەتە سوید کە ئەساسەن وانە بوو بەشی زۆری وانەی هاتوون بەشێکی بەرچاویان دکتۆر بوون شەهادەدار بوون ئەندازیار بوون کارمەندی بڵێن پیشەسازی بواری جۆر بە جۆر بوون وەکاری جۆر بە جۆران لە ئەست وەگرتووە بەڵام ئەگەر بوای دابنێن هەمووشیان پەیوەستە بن بە لەشکری بێکاری و دووبارەمە بۆ ئابووری کەڵکی هەیە پرسیارەکە وەیە ئێستا ئەگەر وایە ئەم ئەحزابانە چۆنە داوای دەرکردنی خەڵکانی بە باگراون غیرە ئەوروپیەکەن بۆ ئەم ڕەوتە لە تەواوی ئەوروپایە پەرە ئەسێنێ وایە لە ڕووی ئابوووریەوە کە ئەمە کارناکە بزنسەکان بۆچی لە پشتیاوەستاون دیارە ئەو کۆبوونەوەی کە باسم کرد لە ئەڵمانیا کراوە و نیۆنازیستەکانی تیابوون و سیاسەتمەدارانی ئەو حیزبی تیابەوە کە دووەم حیزبی ئەڵمانیا بۆ دەرکردنی ئەوانەی کە ئەڵمانی نین لە ئەڵمانیا هەندێک بزنسمانیشی تیا بەشدار بوو کە دیارە ئەم حیزبە نیۆنازیستانە و حیزبە ڕاستیستانە لە ئەوروپا هەمیشە لەلایەن بزنسەکان و لەلایەن دەوڵەمەندان و چینی باڵادەستی ئەم کۆمەلگایەنەوە بە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ پشتیوانیەکرێن پشتیوانی مالیەکرێن پشتیوانی سیاسیەکرێن ئەعلامیەکرێن بە هەموو شێوازێک لە پشتیان وەستاون بۆ وایە ئایا ئەم بزنسانە نایانوێ بەڕاستی بەرهەمبێنن نانێ بەڕاستی کارگەران لە بەردەسا بێ بڵێ ئەیانەوێ بەڵام کارگەریەکی بێمافیان ئەوێ کارگەریەکی کۆیلەیان ئەوێ باسەکە لەسەر دەرکردنی خەڵک نییە بەمانایەک لە ئەوروپا و دەریانکەی باسەکە لەسەر بێ بەهرەکردنیانە لەو مافانەی کە هەیە داخورانی ئەو مافانەیە لێسەندەوەی ئەو مافانەیە کە بۆیان دیاری کراوە ئەمە بە معنایەک گێڕانەوەمانە بۆ ئەو کاتانەی کە لە سەرەتای سەدەی بیستا کە وەختێک نە سۆشیال هەبوو نە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ هیچ بۆ کەس ئامادە بوو و نەکەس کۆمەشی پێکرا و هەموو خەڵگە وایە ڕای کردایە و هەڵپەی کردایە بۆ ئەوەی لە برسێتی ڕزگاری بێکاریشی دەستکەوتایە دایانەوێ دۆخی ئابووری و دۆخی کۆمەلگا بۆ ئەو کاتە بجێڕنەوە کە ئەمەش بە جۆری لە جۆرەکان کارێک بکات کە قازانج و بەهرەبەرداری زۆرتر لە کاری هەرزانی خەڵک بکرێ ینی ئەوەی کە پێوترێ بۆ بەرهێنانی کاری هەرزان باسەکار ئەوە نییە سەرمایەکان سەرمایی ئەوروپا بنێری بۆ وڵاتانەی کە هەژاری تایە وەکو هندستان و بەنگلادیش و فیلیپین و ئەو وڵاتانە یاخود کۆنی چاینا چین یا ڤێتنام یا ئەوانە بۆ ئەوی کەوا لەوێ دەستی کاری هەرزان بەکاربێنن نا ئەوانەی کە هاتوون و دێن بۆ ئەم وڵاتانە ئەوانە دەستی کاری هەرزان بن لە جێگەی ناردنە دەرەوەی سەرمایە هێنانەناوەی کارگەری هەرزان بێ کە خودی ئەم پرۆسی هاتنی خەڵکەوە پەنابەری هاتنە بۆ ئەوروپا بەشێکی لەوە بووە بەڵام دووبارە هەندێک دەستکەوتی کۆمەڵایەتی و ئابووری هەیە بێ لەوانە سێندێتەوە و ئەم چەند پلەیە و پلە دوویە چەند پلەیە لە ناو کۆمەلگای دروست کرێ تا بتوانن هەم کارگەری هەرزانیان دەستکەوێ هەم زاڵ بن بەسەر ئەو مقاومەتەیە کە چینی کارگەر و زەحمەتکێش لە نێوەیە لە خۆی نیشانێتە ئەوەی کە گرنگە لێرەیە باسی بکەینەوەیە ئەم دۆخەی کە لە ئەوروپا و لە ئەڵمانیا و لە فەڕەنسا لە بریتانیا و لە وڵاتەکانی تری ئەوروپای خەریکە ئەچێتە پێشەوە ئەوەی کە ترامپ وچینە لە دەمانگی داهاتووە دووبارە ببێتەوە بەسەر کۆماری ئەمریکا کە دیارە ترامپ بۆ ئەوە دێتەوە کە شەڕ بە مکسیکەکان بفرۆشێەوە دەواازەی تەکساس لە بەردەمی مەکسیکەکانە دابخەوەنەیەڵێ بێنە پێشەوە ئەم دۆخە دۆخێکی خەتەرناکە ئەم دۆخە دۆخێکە کە
ئێمە بەرەو ڕۆژگارێکی تاریک ئەبا لە بەرامبەر ئەمەیان بەڕاستی ئەوەی کە ئەتوانێ وەڵام دەربێ چەپێکی ئاوا بێ تەسیل و بێکاریگەرینی ئەوەی کە ئیبینین تەرحی جۆر بە جۆرەکرێ بۆ هێز هێنانە پێشەوەی هێزی چەپ و کارکردن لە پێناوی بەرگرتن بەمانەیە بەڵام هەموو ئەو پرۆژانەی کە تا ئێستا عرضکراون هیچ کام لەو پرۆژانە ناتوانێت وەڵام بەم دۆخە دیاریکراوە بداتەوە بۆیە ئەوەی کە ئەتوانێ وەڵام بێت بەڕاستی هاتنە مەیدانی هێزێکە کە گۆڕانکاری کۆمەڵایەتی بوێ نەک تەنها ڕاگررتنی دۆخی ئێستا وەکو خۆی دیارە هێزە محافزەکارەکان کاتی خۆی کە پیانۆ هێزە پارێزگاری خوازەکان یاخود کۆنە پارێزەکان قسە لەسەرەوە بوو ئەو هێزانە هەوڵیانەدا کە دۆخی کۆمەلگا و خۆی بمێنێتەوە ئێستا بەڕاستی ئەوەی کە هەیە لە ئەوروپایە بەشێکی زۆری ئەوانەیە کە بەخوا نەڵێن چەپوانە زۆرتر داکۆچیەکەن با ئەم دۆخە ئاوا بمێنێتەوە بەرەو خراپتر نەچێت لە حاڵێکە تەنها ڕێگا بۆ ئەوەی کەوا بەرەنگاری بربەستی دروست لە بەرامبەر ڕاسیزم و فاشیزمە لە ئەوروپایە ببێ ئەوەی هێزێکی چە بێتە مەیدان کە هەوڵی گۆڕانکاری دروست و ڕێشەی بەرەو پێش بدە ئەوە لەو نێوەیە بەڕاستی ئەوانەی کە لە وڵاتانی وەکو وڵاتی ئێمەوە هاتوون لە کوردستانەوە هاتوون لە ئێرانەوە هاتوون لە عێراقەوە هاتوون ئەتوانن دەوریان هەبێتوانن کاریگەریان هەبێ وتوانن بەشدار بن لەم پرۆسەیە بەڵام جێگەی داخە کە بەشی زۆری ئەو کۆمیستانی لە ئێرانەوە دێن لە عێراقەوە دێن لە کوردستانەوە دێن زۆرتر پێیان وایە کە ئەوان سیاسی و کە چالاکی سیاسی وڵاتێکی ترن نەک چالاکی سیاسی ئەم وڵاتەوە بەشدار لە جم و جۆڵەکان و کارەکانی ئەم وڵات هەیە ئەبێ ئەم دۆخە ئەم تێڕوانینە بگۆڕێ ئەگە کاتی مارکس کارگەرانی ئەڵمانیا توانی بەشداری زۆر گەورە لە دروستبوونی جوڵانەوەی چەپ لە سەراسەری دنیا بکەن لەوانە لە ئەمریکا یاخود لە بەریتانیا ئەمڕۆ یاخود لە کارگەرانی ئەڵمانیا ڕۆڵیان لە کۆمۆنیا چنێکە بوو ئەمڕۆ ئەوانەی کە لەبەر خاتی کۆمونیزبوون یا بە کۆمونیزبوونیان هاتوون و پەنابەری ئەم وڵاتانە دەتوانن ڕۆڵیان هەبێت دەوریان هەبێت لە جوڵانەوە کارگەری و جوڵانەوەکانی بەرپەشدانەوەی ڕاسیزمی ئەم وڵات هەیە کە ئەم جوڵانە بەرپەشدانەوەیە بە ئاراستەی کارکردن بێ بۆ دۆخێکی باشتر بە ئاراستەی بەدیهێنانی و تحقیقکردنی گۆڕانکاری باشتر بۆ چینی کارگەر نەک بە تەنها پارێزگاریکردن لە دۆخی ئێستا بەرحاڵ بەمە کۆتایی دێنم چاوەڕوانی سەرنج و تێبینیەکان و ڕەخنەکانی ئێوەم ئەگەر شتێک هەبێ بەو ئومێدەی کە بتوانین لە بەرنمەکانی داهاتووە لەسەر زۆر لایانی تری ئەم باسە گرنگە قسە بکەین بە تایبەتی باسێکەیە لەسەر کاری ڕەش لە ئەوروپایە و کاری ڕەش لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی سوید و ئەڵمانی ئەوانە پێم خۆشە سەبارەت بەو بابەتە بەرنامەی تایبەت بکەم و قسە و باسی کەمێک قوڵتر و کەمێک هەمەلایەنەتر لەسەر ئەم بابەتە بێتە پێشەوە بە ئومێدی بتوانین لە نزیکترین فرسەتە ئەو بەرنامەی پێشکەش بین بەرحاڵ ئەم بەشەی بەرنمەکەم لێرە تەواوە بێ پاش ناوبڕێک ئێمەوە خزمەتی ئەوەی ئازیز بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنمەکە سەبارەت بە ناڕزایەکانی کوردستانەوە ئەو قسە و لێدوانانەی کە حاکم ڕزگار لە کوردستان لە بەرامبەر کۆمونیست و کۆمونیستە کرێکارەکانی کوردستانە کردوونی پاش ناوبڕێک دێمە و خزمەتی ئەوەی ئازیز
بەڵێ عزیزان دووبارە بڵاوی زۆرم بۆ سەرجەمبینەران و مێدەوارم لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگای تۆڕەکانی خۆتانەوە لە ڕێگای سوشال میدیاوە پەخش بکەن و کەناڵی هیوا لەسەر یوتوب سبسکرایب بکەن. باسی دووەمی ئەم ڕۆمان سەبارەت بەو ناڕەزایانەیە کە لە کوردستان هەیە و کە لە ناوەڕۆکە جەنگێکی چینایەتیە. من سەرەتامەوێت لەسەر ئەم بەشە قسە بکەم، دواتر دێمە سەرەوەی کە لەم ڕێڕا لەم چوارچێوەیە باس لەسەر جنێونامەکەی حاکم ڕزگار بکەم. بەڕاستی ئەو قسانەی کە لە بەرامبەر حیزبی کۆمونیستی کرێکاریە کردوونی دیاراوە بڵێم ئەو باسانەی کە حاکم ڕزگارکردنی قسەی زۆر لەسەر کراوە ڕەنگە ئێستا بینەرانێک بڵێنجا ئەم باسە تەواو نەبوو نەبڕایەوە بەرحاڵ من لێرە بووە لێرە نیم کە سەبارەت بەو قسانە وەڵام بدەمەوە یاخود داکۆچیە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بکەم. ئەو حیزبە سەرەتا داکۆچیکردنی ناوێ، هیچ پێویستی بە داکۆچیکردن نییە، هەرەوەنە بەسەکە لە پەلامار و هێرشی چینی باڵا دەست و دەسەڵاتدار لە کوردستانە بەرەو هێرشە نەکەوێ داکۆچیکردنی کەسی ناوێ، خۆیان باش دەوان لە خۆیان داکۆچی بکەن و کردوشیانە تا ئێستا زۆر و باشی ژۆکاریان ئەنجام داوە. بەڵام من باسەکەم لە چوارچێویشی ترەوەیە و لە ڕوانگەیشی ترەوەیە و لە نمونەی حاکم ڕزگارەوە ئەمێ بەڕاستی قسە لەسەر ماهیەتی چینی باڵادەستی کوردستان بکەم. چینی باڵادەست سەروانە ناکە لە دەسەڵاتان و ئەمڕۆ خەریکی تاوانکاری چینی سەرمایه‌دار هەر هەمووی بە شەهادەدارەکانیانەوە بە نوێنەری مەذهبیانەوە بە نوێنەری قانونیانەوە بەوانەی کە خۆیان بە ئینتلیجنسیای کۆمەڵ یاخود بەشی نوخبەی کۆمەڵەزانن. ئەمێ سەبارەت بەوانە قسە بکەم و ئەمێ سەبارەت بەوانە بڵێم کەوانە لە چ دۆخێکان و لەکوێ ئەم کۆمەلگایە وەستاون. نمونەشمان بۆ ئەوانە حاکم ڕزگارەکە بەو قسانەوە بۆ دەربڕیانەی کە بەرامبەر بە حیزبی کۆمونیستکردنی نیشانیدا کە لەکوێی کۆمەلگایە وەستاون. بەرحاڵ ناڕزایەکانی کوردستان جەنگێکی چینایەتیە. بە بڕای من قسەکە زۆر جار وای لێ دێت لە ناو کوردستانە وا ئەکەوێتەوە کە کۆمەڵێک تاوانکار حکومەکەن بودجەی کۆمەلگایان بەکارهێناوە بۆ خۆ دۆڵەمەندکردن، ئەم بودجەیان بەکارهێناوە بۆ کۆکردنەوەی وەلا کڕینی وەلا لە کۆمەلگا بۆ دروستکردنی تۆڕێکی بەشڕەوەندی بە دەوری خۆیانە و بۆ ئیدامەدانی دەسەڵاتیان بەم جۆرە بۆ ئیدامەدانی ئەم تاڵانکاریان بەم جۆرە. ئەمە ڕاستە، ئەمە ڕاستە و دروستە. بە بڕای من کێشەیەک لەم تێڕوانینەیە ئەوەیە بەڵام کە ئەو سیاسەتانە نابینێ کە ئەم دەسەڵاتە لە ماوەکانی ڕابردووە بردوێت پێشۆ لە بواری ئابوووریە. ئەم دەسەڵاتە لە ئەگەر ئەوانەی کە متابعی نەخشۆ بەرنامەکانەکەن نەخشۆ بەرنامەکانی حکوومەتە یەک لە دوایەکەکانی کوردستانەکەن ئەبێ بیریان بێ کە بانکی نێودەوڵەتی پرۆژەیەکی دایە دەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی کەرتی گشتی و بۆ کەمکردنەوەی ئینفاقی حکومی و بۆ ئازادکردنی بازار زیاتر و زیاتر و بۆ ئەوەی کە لە چ بوارێکی دیاریکراوی ئابوووریە کوردستان بتوانێت بەرەو پێش بچێت. ئەو تەوسیانەی ئەو وەختەی بانکی نێودەوڵەتی زۆرتر قسەی لەسەر تایبەتیکردنە کرد یاخود تایبەتیکردن و تایبەتیکردنی دام و دەستگا دەوڵەتەکان کەمکردنەوەی موچەخۆران و تەشویقکردن یاخود بڵێن کەمکردنەوەی ئەو ژمارە زۆرە فەرمانبەرەی کە خەریکی موچەوەرگرتنن لە کوردستان. ئەمە هەمووی بەشێک بوو لەو نەخشانەی کە لە ئەو وەرەقەی بانقی نێودەوڵەتیا بۆ کوردستان دانرا بوو. ئەمەی کە ئێستا لە کوردستان ئاکرێت لە کەرتی خوێندنە بۆ دانەمەزراندنی مامۆستایان و ئەو وانە بێژانەی کە چەند ساڵە خەریکن وەکو وانە بێشکارەکەنەوەوانە هەر لە جێگەی خوانەوە دانامەزرێن. ئەوەی لە کەرتی تەندروستیە خەڵک سەرباری ئەوەی کە بە
خۆبەخش ماوەی دوور و درێژ کارەکە بەڵام کاری پێنادرێ و ئەوەی کە موچە لە کاتی خۆیانایە و ئەوەی کە هەموو ئەم کەم و کورتیە لەم کەرتانەیە دروست ئەبێ کە دیارە مەسلەی موچە تەنها بەشێکێتی هەمووی بۆ واگەڕێتەوە کە نەخشە ئابوووریە چییە؟ نەخشە ئابوووری ئەوەیە کە هیچ شتێکی ناو ئەم کۆمەلگایە نەمێنێت کە نەبێتە بواری قازانجکۆکردنەوە لەوانە خوێندن و تەندروستی ینی خوێندن ئەبێ و خوێندەواریە بێ کاڵایەک بێ کڕین و فرۆشتنی پێوە بکرێت ئەبێ خوێندنگا تایبەتیەکان گەشە بکەن و فراوان ببنەوە و هەر بەو مانایشات تەنان خەستەخانە تایبەتەکان فراوان ببنەوە جێگەی خەستەخانە حکومیەکان و گشتەکان بگرنەوە و هەتا دێت ئەو بوارانەی کە خزمەت گوزارانی کە دانراوە دەستکەوتێک بۆ لە دەستکەوتەکانی خەباتی خەڵکی عێراقا لە ڕابردوو هەمومانە دەستی خەڵک سێنرێتەوە هەمووی تایبەتی کرێتەوە بێ بۆ بواری قازانجکۆکردنەوە ئەوەی کە موشە نادرێ بە مامۆستانەوەی کە وانە بێژان کە ئیناکەین بەشێکی ئەم سیاستەیە شتێکی داڕاو نییە لەمە باسەکار تەنا لەسەرەوە نییە موچە لە بەغاوە دێ موچە لە بەغاوەنە موچە ئەدرێ نادرێ بە بڕای من ئەگەر ئەمانە هەر تاکو ئیمکاناتەکانیشان لەبەردەسابێ ئەوان بە مەبەستەوە مامەڵەیەکی وا لەگەڵ ئەم کەرتانەیە ئەکەن کە ئەم کەرتانی کە سەر بە حکوومەتن و فەرمانبەریانتیایە تا دێ لە بەرچاوی خەڵک کەمتر ببنەوە تاکو مەجال و بوار بۆ لانانیان زۆر ئاسانتر بوێ ئەمەی کە ڕوئەدا لەم ڕوانگەیە ئەمەیە و هەر بەم معنایەشە چینێکی دیاریکراو هەیە لە کۆمەلگەی کوردستانە کە بەرژەوەندی لەمەیە هەیە ینی باسەکە وانە کە ئەم جوڵانەوەی سەررجەم خەڵکە دژ بە دەسەڵات نەخێت چینێکی لە کۆمەلگایە کە پێی باشە کە یاخود بە زەرەری نییە کە کارگەران و یاخود فەرمانبەران و مامۆسایان و ئەوانە لە دۆخێکی ئاوانا لەباری ژیان نابن بە زەرەری نییە کە بێوێ لە بواری خوێندنە ئیسیسمار بکاوە پارێ بخاتەوە بوارەوە مەکتەبە ئەهلیەکان برێویان هەبێت چونکە چنێک بواری مەکتەبە خوێندنگا حکومیەکان بەرەو کزی ئەچێ بەرەو لاوازی ئەچێ بواری خوێندنگە ئەهلیەکان فراوانتر بێتەوە گەورا بێت ئەمە لە بەرژەوەندی ئەم چینەیە وەر بەم معنایە ئەوەی کە مامۆستایانێکن ئەمڕۆ لە کوردستانە و فەرمانبەران لە پشتیانەوەن و ئەو خۆپیشاندانی بەردەوام لە ئارایە ئەمە بەشێکە لە ڕوبەڕووبوونەوەیشی کۆمەڵایەتی فراوان لە بەرامبەر چینی بۆژوازی کۆمەلگایە و دیارە بەشێک لەم چینە بۆژوازی کۆمەلگا ڕۆڵی خۆشی ئەزانێت کە ئەتوانێت ئەو ئەتیباری کە پێی دراوە لەلایەن دەسەڵاتەوە و ئەو ناسینەی کە کۆمەلگان ناسیوێتی و ئەو شوێنەی کە وەری گرتووە لە جۆرێک لە ئەتیبار و لە مەکانەوەمانە بەکاربێنێ بۆ زربەدان و لێدان لەم جوڵانەوە ئەوەی حاکم ڕزگار کردی لەم چوارچێوەیە بوو یعنی حاکم ڕزگار بە پێچەوانەی ئەوەی کە پێوترێت کاسەلیەسی دەسەڵاتۆمانە مارە کاسەلیسی دەسەڵات نین دیفاع لە بەرژەوەندی خۆیانەکەن ئەوان بەشێکن لە چینی باڵادەستی کۆمەلگا ئازار و ئەشکەنجی مامۆستایان نازانن هەژانە لە چ دۆخێ کاژی و ڕاز ناکا کە ئاڵێ من لە بەخاتی مناڵانی هەژار ئەم کاراکەین و ئەمانەی مەکتەبەکان بکرێتەوە لە بەرەوەی ئەمە تەنها زەربەی لە مناڵانی هەژار داوە ئەوە گۆ بوو ئەوە مەدان بوو توانی 6 مانگ لەمە بەرسەبارەت بەم باسە قسە بکەی وەکو کەسێکی یاسا ناس و ئەوانە لە ڕووی یاساییەوە ڕێگایك دۆزیتەوە بۆ شکاتکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنوا و ئەشکال مەجالێتە بوو بوارتە بوو بتوانانی کۆمەک بەم جوڵانێ بکە بەڵام نەتکرد و ناشیکەی و ناتەوێت بیکەی باسەکە لەسەرەوەیە کە ئەم جوڵانێ بێ لێی بدرێ و ئەم جوڵانوێ ئەبێ وابێت تێک بشتێنێت چونکە خەتەریشە بەڕاستی خەڵک لە خۆپیشاندانێکی ئاوایە لە بەرەو ڕووبوونەوەیکی ئاوایە توانای ئەویان هەبێت چۆک بەم دەسەڵاتە دابن کوردستان زۆر پێویستی بەم ناوە سەرکەوتنانەیە کۆمەلگای کوردستان بەم ناوە سەرکەوتانە ئاهیەتەوە بەر بەم ناوە سەرکەوتانە ورەگێتەوە بەر بەم ناوە سەرکەوتانە ئەتوانێت بۆ خواستی باشتر و خواستی گەورەتر و فراوانتریش کارکات و هەڵسوڕێ لەبەرەوە ئەم ناوە دەستکەوتانەوە سەرکەوتنی ئەم جوڵانەوەنە سەرنجام ووە ملکەش پێکردنی دەسەڵات بۆ خواستەکانی مامۆستایان و فەرمانبەران خەتەرێکی گەورە دروستەکە بۆ سەررجەم چینی سەرمایهداری کۆمەڵگەی کوردستان و دیارە ئەوەش کە
وتراوە لەسەر مەبەستمەوە نیە کە ئەمانە کاسە لێسی دەسەڵاتنی لەوانەیە وا ببن بەڵام ئەسڵی کێشەکە و ئەسڵی مەسەلەکەی ئەمانە ئەوە نییە کە کاسە لێسیان بۆ دەسەڵات کردووە دیفاع لە داکۆشی لە بەرژەوەندی چینەکەی خۆیانەکەن یانە کۆمەلگا بەم جۆرە بێت کە هەیە بۆ ئەوان زەرێکی بۆ پەزەکان نییە و ئەوان لە مووقعەتی باش و لەباری خۆیانە بەهرەمەندن و توانای ئەویان هەیە تەنانەت چەند مانگ مەعاشی ژوەر نەگرن و بەڵام لەگەڵەوە شاکە مەعاشی چیان وەرنەگرتو بەڵام دۆخێکی ئابووری لەبار و باشیان هەیە کێشەیشیان هەیە لەم بابەتانەوە و دیارە باشیشان بەوە نییە خەڵکی کارگەر و زەحمەکێش چیەکە بەڵام شتێکی تر سەبارەت بە حاکم ڕزگار هەیە کە لێرە لە نامەکەی خۆیان دەرکەوت جێگای زۆر سەرنج و تێڕامانە باسێک لەسەر ئەسڵ و فەسڵەکە ئەوانەی کە ئەسڵیان لەم وڵاتەیان نییە و لەم وڵاتە بەم وڵاتە نامۆن یاچی ینی قسەکە لەسەرەوەیە چییە یعنی کەسێک گەر ئەسڵ و فەستی لەم وڵاتەیان نەبوو بۆ نمونە ئەوانەکە دەرەوەهاتون لە باسەکەی پێشووترمانە قسەمان لەسەرەوە لە نازیستاناگرت کە لە ئەڵمانیا ئەڵێن ئەوانەی کە لە هاتوون بۆ ئەڵمانیا و باگراندی تریانی بڕۆنە بۆ وڵاتەکەی خۆیانە تاگەر جنسیەشیان نەبێت بەڵام دیارە ئێمە لە کوردستانە نازیستمان هەیە لە بەرزترین ئاستی کۆمەلگایە ئەوە بەڕاستی حقەتیشە ئەمە یعنی ئەو فەرهەنگە نازیستی کە لە ئەڵمانیا ئێستا بێزراوە لە کوردستان لای خۆمانە حاکم و باڵەدەستە و خەڵک زۆر ئاسان ناتوانێت نازی بێەوە تعبیراتی نازی بکە یعنی چی ئەسڵ و فەسڵی لە کوردستانە نییە خود ڕیشەی نییە لەم کۆمەلگایە ئەم قسانە چمانایەشەیە و تۆ وەختێکە حاکم بووی حاکم ڕزگار کاتێککە خەڵکت محکەمە کردو لە دادگاکانە خەڵگە هاتن کێشیان هەبوو لە بەردەما لەسەر ئەساسیەوە چێ ڕیشەی هەیە و چێ ڕیشەی نییە مافت دابەش ناکرد تۆ پێتوانی ئاوا ڕێگە لەوە خبرەوە بگری خەڵک قسەی خۆی بە ئازادانە بکە و ڕخنەی خۆی بە ئازادانە بگرێ بیتە سەرەوەی کە باز لە ئەسڵ و فەسڵ و ڕیشە و نەبوونی ڕیشە بکەیتەوەوانە بە چمانم کە تۆ چی ئەحکامێکت هەیە کە دەرت کردووە لە محکەمەیە ئەو کاتێکە لە محکەمە بووی دادوەربووی هەموو لەسەر ئەساسی ئەم بنەما ناڕەوا و نائینسانیە نەبووە بەچی ئەتوانی ئیسپاتێکێ کە تۆ بە چاوی یەکسان سەیری خەڵکت کردووە و صفەتی جاسووسیدان و نۆکەرایەتی و کلکایەتی دانەپاڵ خەڵک هەروە ئاسان بەلای تۆوە ناکاتەوەی کە تۆ ئینسانێکی بەڕاستی ناتوانین کۆنتترۆلی سۆز و عاتیفی خۆت بکەیت و ناتوانێت لە لەحزەیەکە کە بەفەرزی حاڵ قسەیان پێوتی ناڕەحەت پیانوی کاسە لێس باشە نەدەتوانی بە جۆرێکە ئەوە هەر بەو سەبر و تەحملەی کە هەبوو لە دادگاکەی سەدامە کە بە سەدام حوسێن دە و سەید ڕەئیس هەر بەو سەبر و تەحملەت هینت کردا مامەڵی ئەو خەڵکت کردایە کە ڕەخنیان لێگرتووی ناکاکەوە هەڵە تێگەیشتنەوە کاسە لێز نین و ڕوونکردنەوەی خۆتتدا ناتوانانی لەبەرەوەی کە ئەبێ لە ئاستێکی سەرەوە قسە بکەی تۆ خەریکێبی بە کاندیدی سەرە کۆمار تۆ خەریکیە تۆ ئەتەوێ جێگەی برادرە بگریتەوە کەس نازانم ناوی چییە مێردەکەی شاناز ئەتەوێ جێگەی ئەو بگریتەوە دکتۆر لەتیف جێگەی ئەو بگریتەوە بتەوێ ببی بە سەرۆکۆماری عێراق لەبەرەوە پێویستت بەوەیە کە هەموو ئەحزابەکانی کوردستان و موچینی باڵادەستی کوردستان و مەلاکان و ئەمانە هەمووی لە دەوری خۆت کۆ بکەیتەوە مەسەلەکەت ئەمەیە ئەگەر نا یعنی بۆ ناتوانانی بە زمانێکی هەیە من بە زمانێکی سادە لەگەڵ خەڵکا بدوێ وە قابل بەوە بی کە تۆش ڕخنە لێ بژیرە قابل بەوە بی کە پێ بڵنگ پێت خوارداناوە هەڵات کردووە ئەبێ هەڵەکەت ڕاستکەیتەوە ئەبێ داوای لێبوردن بکەیت هاتی بە مامۆستایە کە بە جرفانی بەتاڵ مانگەها و کاتی دوور و درێژ هاتۆ دەرسی و تۆتۆوانام ڕۆژە ئەم ڕۆڵێ ناتوانم ئیتر بۆم ناکرێت ناتوانم ئیمکانم نییە بڕۆم هەموو ڕۆژێک بۆ دەوام و ئەمانە پارێ هاتو چۆکەم نییە بۆ سەر بۆ خوێنەرگاکە بڕۆم و بێمەوە ناتوانم ئیتر بکەم باکۆتەکەم مانەگرم ممکنە کاری زۆر کاریگەرتر هەبێت لەوە کە بیکەم قسەم لەسەرەوە نییە ئەکرێ لەسەرم بابەتە دابنیشە مناقەشە بکەیت چۆن لە کۆبوونەکانیانەوە پێشنیاریان پێشنیاریان پێ بەکەم جوڵانە فراوانکەیتەوە ئەگەر دڵسۆزی ئەگەر ڕاستەکەی بەڵام ڕاست ناکەی دڵسۆز نیت گاڵتەیان پێ ئەەکەی بە سوچیان بە بێعقلیشان نەزانێت تێ وازانی بە بانگەوازیشی تۆ خەڵکە ڕوا دەزیاتەوەی وەختێک ئەزانی وانە وەختێک ئەزانی بەرپەرجەدریتەوە وەختێک ئەزانی خەڵک پێ دەڵێن حاکە ڕزگار نە حاکمی نەیش
قسەکانت بە پولێکنەوەوانە تو ڕابی اینجا دانیشی جنێونامە بڵاوکەی تۆ ئینووسی ئاوا حاکمی تۆ ئاوا حاکم بووی ئاوا دڵفراوان بووی ئاوا توانیت حکمی قانون جێبەجێ بکەی ئاوا ڕخن لە دام و دەستگای ێراگری بۆ ئاگاداریت بەم زمانە قسەکردنت حاکم ڕزگارکە لەسەر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کردوتە ئەگەر ئەو کاتە بگردایە کە دادوەر بووی بە پێی بڕیارەکانی وەزارەتی عەدل لە دادوەری دوو دەخرێتەوە دیارە من سپاسی یەکێک لە هاوڕێکانەکەم کە سەرنجی بووم خاڵە ڕاکێشان بەڵام ئەمە یەکێکە لەو ئیتیفاقیانەی کە وەزارەتی عەدلی عێراق لەگەڵ وازانم UN ناکردوێتی کە پێودانێکی دیاریکراو هەیە بۆ دادوەرە بێ دادوەرە بێ بێلایەن بێ دادوەر نابێ پێش داوەری هەبێت لەسەر حیزبێکی دیاریکراو لەسەر خەڵکی دیاریکراو نابێ علامەتی ئیستیفهام خاتە سەر شرافەتی خەڵک بەبێ ئەوەی هیچ دەلیل و بەڵگەیەکی بەدەستەوە بێ و ئەگەر کاری وای کرد ناتوانێت دادوەر بێ ئەگەر دادوەر بووی تا ئێستا دەرەکرای جا ئێستا بەم حاڵەتەوە بەم دۆخەتەوە بە تەمای ببی بە سەرۆکۆماری عێراق و چارەنووسی عێراق بەدەستەوە بگری بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر نێگەتیڤی ئەم چینە باڵا دەستەی کوردستانە کە ناتوانن خۆیان لە ئاستی خەڵکا ببینن و هەمیشە و دایم خۆیان پێ شان و ملێک بەرزترە لە خەڵک ئێوە هیچ بەرزتر نین لە خەڵک ئێوە ئەگەر شانستان هەبێ وەکو خەڵک سیر بکرێن و ئەوانە و دەم شانستان هێناوە ئەگەر نا هیچتان زیاتر نییە لە کارگەر و زەحمەکێشی ئەم کۆمەلگایە هیچتان زیاتر نییە لە مامۆستایان هیچتان زیاتر نییە لە پەرستاران هیچتان زیاتر نییە لە شۆفێران هیچتان زیاتر نییە لە کارگەرانی کە لە ژینگە پارێزیە کارەکان هیچتان زیاتر نییە هیچ ئیمتیازێکتان نییە هیچ شتێکی زۆر سیر و عەجایبی باشترتان نەکردووە لەوەی کە ژینگە پارێزێک دێ سەرجادەکان پاکاتەوە خۆڵ و خاشاک لابە ئێوە خۆڵ و خاشاگەێنن بۆ ناو فەرهەنگی ئەم کۆمەلگایی ئێمە ئێوە خۆڵ و خاشاکی ناو فەرهەنگی ئەم کۆمەلگایی ئێمە ئێوە هیچ شان و ملێک بەرزتر نین و بەڕاستی بۆ ئەوەی لەوە زیاتر نەکەویتە ژێر پرسیارەوە حەقی ئەوەیە وەک چۆن لە لای قادر نادر داوای بە جۆرێک پەشیمانیت حاصل کرد و پێدوا بوو کە نەبوایە وا بکەیت ڕێک و ڕاست بینوسە و بیڵێ قسەیەکە کردومە لەسەر بایکۆتی مامۆستایان هەڵە بووە چی ئەڵێ بە کۆمونیستی کرێکاری بێڵەوان باچیان پێ نییە بەڵام بە هەر حاڵ موقفی خۆت و هەڵوێستی خۆت لەلایەن لە بەردەم مامۆستایانە ڕاستکەرەوە و جارێکی کە مەبە بەدەم ڕاستی دەسەڵات و جارێکی کە داکۆچی لە دەسەڵات مەکە و جارێکی کە بەو شێوازە مولتەوی و بۆ شێوازە پێچ و پەنایانە هەوڵمەیە پشتی ناڕزایەکان لە زەوی بدەیت تەنها شانازیەک تەنها شتێک کە ئێمەمانان پێمانە بڕێ کە ئەتوانین قسە بکەین و زمانی قسەکردن و نووسینمان هەیە ئەوەیە کە لە پاڵ ئەم جوڵانەوە حەقخوازانەیە جوڵانەوە عادیلانەیە بۆ ژیانیشی باشتر لە کوردستانە ڕابوەستی دیارە مامۆستایان پێویستیان بەوەیە بیر لەوە بکەنەوە لە بری خۆپیشاندان شێوازی تریش بگرن نەبەر لە بری ئەوەی کە ئاوا بکرێت و فرسەت بهێنرێ لەلایەن کەسانی وەکو حاکم ڕزگارەوە بکرێن بە دوژمنی مناڵانی هەژار لەگەڵ خێزانی مناڵ هەژارەکانە دانیشتن بکەن و موقفی خۆیان ڕۆشن بکەنەوە نەک هەوەی کە لە ئەلامەوە ئێڵێن ڕوبەڕوو لەگەڵ مامۆستا لەگەڵ خێزانی ئەم خوێندکارانەیە قسە بکەن باس بکەن کە باسەکەی ئێمە سەبارەت بە هەموو پرۆسی خوێندنە و ئێمە بەشێکی لەم پرۆسی خوێندنەکە بێ بایەخمان پێ بدێ ئەهمیێتمان پێ بدێ بتوانین لە خزمەتی مناڵەکانتان بکەین ئەگەر نا ئەکرێ وعد بدەین بڵین بایکۆتەشتێنین و ئەوانە بەڵام بەدڵەوە ناتوانین ئەو خزمەتە بکەین کە ئەکرێ بە مناڵانی هەژار بکرێ و ئەمە بەڕاستی ڕاکێشانی پشتیوانی خێزانی مناڵ هەژارکن کە دیارە واژ نییە زۆری بوێت و ئەوانە بەشێکی زۆری و خێزانانە لەم هەڵوێستەتی ئەگەن و ئەوەی کە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا پشتیوانی لە خەباتی و ناڕزای مامۆستایانەکە نیشانی ئەوەدا کە هەموو کەستی ئەگا کە دۆخی ئەم توێژە لە چینی کارگەری کوردستان لە چ بارودۆخێکایەوە چۆن پێویستی بە پشتیوانیە
بەڵام دیارە ڕێبازی تر و شێوازی تریش بۆ خەباتکردن بگیرێتە بەر جگە تەنها لە خۆپیشاندان جگە تەنها لە بایکۆتکردن بۆ ئەوەی کە ئەم جوڵانەوەی کاریگەرتر بێەوە بوار بوو فرسەت بە ئەوانە نەدرێکیانوێت لە ئاوی لێخنا ماسی بگرن و ئەمسالەکانی حاکم ڕزگار قسەیشان نەبێ بۆ وتن وکردن بەرحاڵ ئەم باسە باسێکی کراوە بوو پێم خۆش بوو هاوڕیانێک کە ئەگەر سەرنجێکیان هەیە بە کۆمنتیش بێ بنووسن بەڵام وا دیارە شتێکی لەو بابەتانە نەهاتۆ بەرحاڵ لە داهاتووشە ئەگەر کەسێک سەرنجێکی هەبوو لەسەر ئەم بەرنمەیە قسەیەکی هەبوو بە کۆمنت نووسی من ئامادە بم بۆ وەڵامدانەوەی گرنگەوەی لە ئاست ئەم ڕووداوانەیە کە ڕووەدا ئێمەمانان بێدەنگ نەبینەوە بە دەوری خۆمان هەوڵ بدەین لەم ڕوبەڕووبوونەوە و ململانەی کە لە کوردستانە هەیە بەشدار بین وەگوتم جاریشتی ژێڵێمەوە ناڕزایی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان ململانیکی چینایەتیە لە کۆمەڵگەی کوردستانە نەک تەنها لە بەرامبەر دەسەڵاتێکی تاڵانکار و چاوچنوەکە لە بەرامبەر تەواوی چینی سەرمادار و باڵادەستی کۆمەلگایە ناسینی ئەم خاڵە و درەکردنی ئەم خاڵە دروستە بۆ دیاریکردنی استراتیژی دروست بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو پەلامارانەی ئەخرێتە سەر ئەم جوڵانەوەی سپاسی بینەرانەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون بۆ ئومێدی ئەوەی کە لە باسی تر و بەرنامەی تر لە هەفتەی داهاتووشە پێک بگەینەوە چاوەڕێی کۆمنتەکانتان سەرنجەکانتان ڕخنەکانتانم بەپی توانێت خۆتان لە بڵاوکردنەوەی لینکی بەرنمەکەیە درێغیمان لێ مەکەن وەگەر نەشتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتوب لایک و سبسکرایب بکەن هەر بژین کاتێکی خۆش